بینەرانی خۆشەویست، ئەو کاتە و هەموو کاتێکتان باش، من ساری عارفیم لەگەڵتانم بۆ بەرنامەیەکی تایبەت. ئەگەر تەنیا لە هەفتەی ڕابردوودا چاوێک لە گۆڕانکاریەکانی ئێران و ناوچەکە بکەین، کۆمەڵێک گۆڕانکاری دەبینین کە شایانی شرۆڤە و لێکدانەوەن. لا دیاریکردنی فەرماندە و بەرپرسانی پۆستە سەربازی و ئەمنیە نوێیەکانەوە بگرە تا ئیدعای دیداری 7 کاتژمێری پزیشکیان لەگەڵ موجتەبا خامنەی، قەباتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، پەرەسەندنی هەڵاوسان و گرانی، ئیمزاکردنی پەیمانی مەککە، بەردەوامی دانوستانەکانی کۆماری ئیسلامی بە شێوەی ناڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا لەسەر بنەمای دانوستان لەگەڵ بەرپرسانی عومان دەربارەی تەنگەی هۆرمۆز، باپەتەکانی پێویست بە ئۆپۆزیسیۆن و شتی لەم چەشنە. لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ هاوڕێستیق جەهانی ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ئاستی توانای بەرنامەکەدا لەسەر هەر کام لەم بابەتانە باس و گفتوگۆ دەکەین. هیوادارم ئێوەش تا کۆتایی ئەم توێژە لەگەڵمان بن. هاوڕێستیق بەخێر بێ، زۆر مەمنون بۆ ئامادەبوونت. سڵاو عەرز دەکەم لە خزمەتی ئێوە ساریە خانم، هەروە ئەرزی سڵاوم هەیە لە خزمەتی بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، هەم لە خزمەتانە. بەخێر بیت. هاوڕێستیق، ئەمەوێ ئەوەڵی سوالم بەم شێوەیە دەست پێ بکەم. پشت ڕاستکردنەوەی ئیدعای موجتەبا خامنەی هەندێک گۆڕانکاری لە پۆستە سەرەکیە سەربازی و ئەمنیەکاندا کراوە. ئەم گۆڕانکاریانە چی بوون و لێدوانت بۆیان چییە؟ پرسیارێکی گەلێک مهمە. لە ڕاستیدا قسە لەسەر موجتەبا خامنەی ها لە ناو گەلێک پرسیاری تایبەت بەخۆیە. ئەگەر بڕێ سەرچاوە باس لەواکە کە موجتەبا خامنەی بریندارە بە جۆرێکە بلەخەرە ها لەژێر جەڕاحی و وەزیەتێکی تایبەتە، بڕێ سەرچاوەیش ئاماژە بەواکەن کە نەماوە. لە هەر حاڵەتێکە ئەوە مەبناکە ئەوە دابنین کە موجتەبا خامنەی زیندووە. بەڵام ئەم موجتەبا خامنەیە کە دوای باوکی لەواقع ئوموری ئەوزاعی ئێرانی بەدەستەوە گرتووە، نیشانەدا ڕۆتی ڕووداوەکان ئەو ئۆتۆریتە نییە وەکو باوکی کە بتوانێت لە هەلو مەرج گەلێکی تایبەت و بوحرانیە کۆماری ئیسلامی لە بوارێکی بوحرانی گۆزێتەوە بۆ بوحرانێکی ئاسایی. و لە ناو ڕێزەکانی خوارەوەی کۆماری ئیسلامیش سپای پاسداران و ئەرتەش و باقی ئۆرگانەکانی ئەم ئۆتۆریتە نییە کە بتوانێت لەناو ئەوانە بە جۆرێک وەزنی ببێ لەسەر قسەی لەسەر ڕێنوێنەکانی حەساب بکەن. بۆنەوە من پێم وانییە ئەمڕۆ لە ئەساسا ئەوە موجتەبای خامنەیە دەورەگێڕێ. من پێم وایە لە ئەساسا بەرپرسانی ئەسڵی سپای پاسداران کە ئەوە سیاسەتی ئەمڕۆی کۆماری ئیسلامی لە هەموو بوارێکەوە جێبەجێکەن. دیارە ئەم کەسانەی کە لەم شەڕا، یعنی کادرگەلێکی سەرەکی کۆماری ئیسلامی بوون لە کاتی شەڕی 12 ڕۆژە، دوایەوە شەڕی 39 ڕۆژە لە بینچوون کۆماری ئیسلامی و ئەم بەشە لە سپای پاسداران کە ئیمڕۆ ئەموری ئەوزاعی بەدەستەوەیە، هەوڵیان داوە کە هەم بە دنیای دەرەوەی خۆیان و هەم بە ناوەوەی ئێران ئەوە بڵێن کە لایەگەل خوارەوەی سپای پاسداران و حکوومەت ئەتوانن جێگەی ئەو کادرانەی کە لە کاتی شەڕەکە لە بینچوون بگرنەوە و ئیتر کۆماری ئیسلامی لەو مەترسیان نییە کە بتوانێت کە ئێوە ئینتزارتان بێ مەسڵەن لە بین بچیت و ئەوانە ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ هەر ئەم تەیفە ئەم لایەگەلەی کە ئیمڕۆ قودرەتیان بەدەستەوەیە ڕاستەکەی حکوومەت نظامیکی ئیعلام نەکراو لە ئێرانە داسەپانوە بەسەر مەردمە و بە جۆرێ لە جۆرەکانیش خۆمانەی بینین و ئەیژنەفین کە خەریکی موشک پەرانی و درۆن هەوادانن بۆ سەر ناوچەکە و بە تایبەتی کوردستانی باشوور و هەوڵیان هەوەیە کە ئەو زلهێزی خۆیانە ئەو ستەمگەری خۆیانە نیشان بن کە ئێمە بازۆکانمان هەروەکو جاران هەیە و دەتوانین لە هەر ئەگەرێکە ڕوبەڕووی هەر مەترسیک ببینەوە. بەڵام واقعیەتەکە ئەوەیە دروستە ئەم دەستێک ئەم لایەی سپای پاسداران کە ئیمڕۆ ئوموری ئەوزاعی بەدەستەوەیە ئەو زەرفیەتیان نییە وەکو سەلامی و خامنەی و
باقری و کەسەکانتریان بەڵام چۆن لە بدایەتی کۆماری ئیسلامی و لەگەڵ ئەم حکوومەتا بووگن لە هەموو شەڕەکانە لە هەموو سەرکوتەکانە لە هەموو داپڕوسینەکانە لە زیندانی کردن مردم لە ئەشکەنجەندانی مردم لە هەڵواسینی ئازادی خوازان بەدارەوە کوشتن و برسیەتی ڕاگررتنی خەڵک ئەو زەرفیەتە جەلاد و جەنایەتکاریانە هەیە ڕاستەکەی بە تایبەتی سەرەی خەڵکی ئازادی خواز بێتەوە ئەمانە وەکو باقی ئەوانەیە کە کوژراون ئەو زەرفیەتانە هەیە کە بتوانن خەڵکی بێتاوانی برسی و ئازادی خوازی ناو کۆمەلگا سەرکوتکەن هەروە کایمە بینیمان و ژنەفتمان کە بەر لە شەڕەکە ئێران لە ئاستێکی لەواقع تایبەتە قراریگەر خەریک و بناغەکانی ڕاپەڕینێکی بەربڵاوتر ئەبینرا لەو هەلۆمەرجە تایبەتیە سەرۆژووری شەقامەکان و خیابانەکانیان گر لە عەرز شەبانە ڕۆژێکە زیاتر لە 40,000 نەفەر لە خەڵکی ئازادی خواز بە تایبەتی جوانەکانی و کۆمەڵگایانە قەتڵعام کرد. بەنابەرین ئەمانەیە کە ئیمڕۆ کە حکوومەت و سوپای پاسداران ئەگەڕێننەوەوانە ئەم زەرفیەتیانیانە هەیە و کۆمەلگای ئێمە و ئازادی خوازان و شۆڕشتێران دەبێ وریای ئەمە بن و بۆ هەر پلانێکی ئەمانە نەقشی خۆیان ببێت و خەڵک بەرحاڵ خۆیان بە جۆرێک ڕێکخراوکەن کە دەستی ئەم کۆمەڵە و تاقمە جەلادەی کە ئێمڕۆ ئوموری ئەوزاعیان بەدەستەوەیە دەستیان بە جۆرێک لە جۆرەکان ببەسن. بڵێ لە ڕێزەکانی سەرەوەی ڕژیمدا ململانێ و ئاڵۆزی دەبیندرێت لەو ڕۆی کە پزیشکیان و باقی بەرپرسان بەردەوام باز لە پێویستی یەکڕێزی دەکەن دیارە ناکۆکیەکان قوڵن ئەو ململانیانە کەمانە چ پێگەیەکیان لە بەردەوامی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەیە؟ لە ڕاستیدا ململانی و کێشە و ئیختلاف هەر لە ڕۆژەکانی یەکەمی کۆماری ئیسلامیەوە لەگەڵم حکوومەتا بووە یانێ کۆماری ئیسلامی لە هیچ کات و ساتێکە یەکبوونیە نەبووگە ئەنواع گرایشی تیا بووگە بووچونگەلی جۆراوجۆری تیا بووگە بەڵام بە دەلیلی ئەوە کە باڵێک لە ئەو کۆماری ئیسلامیە کە سوپای پاسداران و قودرەت و ئابووری بەدەستەوە بووگە ئەو باڵە ناڕازیەکانی تری لە ناو حکوومەتەکە یا لە دەرەوەی حکوومەتەکە بە جۆرێ لە جۆرەکان دەمکوت کردگە یا لە قودرەت بە جۆرێک دووریانی خستکەسەوە یانێ ئێمە هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە کە من نەسلی ئەو سەردەمەی ساڵی 57 ئێمە ئەوانە بە ئاشکرا ئەمان بینی لە بواری مەیدانە لە عەرسەی میدیاییە لە وتەکانی خۆمەینی و لە وتەکانی منتەزریە کە لە ئاکامی ئەو وتانێ منتەزریە زیندانیان کرد و گەلێک کەسی لە دەوروبەر ئەویشیان بەرحاڵ دوور خستەوە و حتا کەسکەلێکی زۆریشیان لیان ئەعدام کردووانە دوای لە کۆتاییەکانی شەڕی ئێران و عێراقا ئەم ململانیەی ناو کۆماری ئیسلامی بە جۆرێک تر زەق بووەوە ئەم جارە شتێک بە ناوی بەرەی ئیسلاح خواز یا بڵێن دووی خۆردادیەکان کە بزوتنەوەی سەوزی لێ هاتە دەرێ ئەم تەیفە شکڵی گرت و ڕەفسەنجانی و ئەمانە بەرپرسانی ئەم حرەکەی ناو کۆماری ئیسلامی بوون وەلێ لەم ململانیە خوددەزانی و حتمما بیستوتە ڕەفسەنجانی و ئەم تاقمەی بە دەوریەوە بوون مەترسی ئەمڕۆیان ئیحساس کردوبوو کە ئەرێ کۆماری ئیسلامی بەم سەبکە و بەم شێوە ناتوانێت دەوام بێرێت لە بەرابەری دنیای دەرەوەی خۆی و ئابرۆقەیە کە لەسەری ئەبرێتە کار و ئەوانە ئیتر لە ئاکامی ئەم ململانە بوو کە ڕەفسەنجانیان سەریان کردە ژێر ئاوە خەفایان کرد و لەبێنیان بێت ئێستا کە شەڕێکی ئاوا هاتوتە ناوچەکە بەرپرسی ئەسلی کۆماری ئیسلامی بڵێن خامنەیی نەماوە لە دەوری حەڵقەی دەوروبەری ئەویش گەلێک بەرپرسانی نزیکی کۆماری خامنەیی نەماوە خۆ ئەم ململانیە ناو ڕێزەکانی کۆماری ئیسلامی بە تایبەتی هەیئەتی حاکمە و ویلایەتی فەقیەکەی زەقتر بوو گەزەوە ئەمانە مجتەبای خامنەیان دوای چەند هەفتە دوای مەرگی باوکی لێکۆڵینەوە و بسکوت و ئەوانە
بالاخره وتیان ئەمە ڕەهبەری تازەی نوێنەری خوددایە لە ئێران و جێگری باوکیەتی و ئوموری ویلایەت و وڵات بەدەستەواگرێت و بەڵام هیچ کام لەم قسانەی کە لەم دەورە بەرپرسانی سوپای پاسداران و پزیشکیان و دەوروبەری پزیشکیان ئەیکەن ئەوە نییە کە ئەمانە یەکگرتوون، ئەوە نییە کە ئەمانە بەیەکەوە سازن لەسەر سیاتەتێ. قسەکانی پزیشکیان ئەوە گەێنێ باڵێکی شەرخواز هەیە کە دوا ڕۆژی خۆی لە گرەوی شەڕابینێ، باڵێکی لەواقع میانە ڕەو هەیە کە گەرێکە لە ڕێگەی دانوستانەوە بەو سیاسەتانەی بگەیە کە کۆماری هەم کۆماری ئیسلامی حیفزکاوە هەم لە تەک دنیای دەرەوەی خۆیان گۆڕانکاری پێک بێنێ. من پێم وابێ ئەمەی کە ئێمڕۆ قسە لەسەر گۆڕانەکە، قسە لەسەر لەواکە مەسەلەن بەشەر ناتوانین بەو ئامانجانەوە هەمانە بگەین، بەشەر ناتوانین کۆماری ئیسلامی حیفزکەین. من پێم وایە ئەم باڵە لە سوپای پاسداران، ئەم باڵە لە مەڵاکانە کە ئەتوانن لەواقع ئەو باڵە تونڕەوە کە خۆی داهاتووی خۆی لە شەڕابینێتەوە ئەمان دەست باڵا لە حاڵ حازرا دەست باڵایان هەیە، دیارە ئەوان لە شۆنگەلێکە و ناڕزایەتی گەلیکان دەربڕیگە هەوڵ ئەوان ژێرپای ئەمان خاڵیکەن. بەڵام ئەم بەشە لە سوپای پاسداران چۆن ئابووری کۆمەڵگایان لەژێر دەستایە، چۆن باری ئەسکەریان لەژێر دەستایە، بانگ و هەموو شۆنەکانی لەواقع قن و خوشبنی ئەو کۆمەڵگایانە بەدەستەوەیە، دنیای دەرەوەیان بەدەستەوە، ئابڕەوەکانیان لەدەستەوەیە، ئەوان ناتوانن ڕاستەکەی ئەم مەترسی بۆ ئەوان دروستکان. لە حاڵ حازرە ئەم باڵە ئەیەوێ لە تەکی دنیای غەربە سەرەڕای ئەم ململانیە خۆی تەباکە بە سڵح و بە ئارامشی بگەی. پێ وایە لەم ڕێگاوە ئاتوانێ کۆماری ئیسلامی لەم بحرانە بگوازنەوە بەرەو زەمانەتێک. بەڵام ئەمەی کە ئێمە ئەیبینین ئەم مادەگەلەی یا ئەم بەندگەلەی کە ئەمان گەرێکیانە بۆیان بە ڕەسمیەت بناسن هەنوز لەلایەن غەربەوە و بەڕێی ئیسرائیل و ئامریکاوە بە ڕەسمیەت نەناسراوە. ئەمە توانین لە ئەنواوە قسام شێوازی ئەم شەڕە و شەڕی نەشەڕ و نەسۆڵح ئەم وەزیەتە ببینین. بە نەزەر من ئەم باڵی کۆماری ئیسلامیش ئێستا ئوموری ئەوزاعی بەدەستەوە گرگە بە جۆرە لە جۆرەکان ئەمانش ناتوانن لەگەڵ ئابەم وەزیەتە کە هەیانە لە تەک دنیای دەرەوەی خۆشیانە ڕێککەن. ئەوە بحرانێکی تازەتر ئەمجارە لەلایەکی دیکەوە سەری هەڵەدابوویان. یەکی لەو بحرانە جدیگەلە وەزیەتی ناوخۆی وڵاتە. وەختی وەزیەتی ناوخۆی وڵات ئیمڕۆما ئەبینین بحرانەکان گەلێک واوەتر گەلێک بەربڵاوترە بینین کامانە ممکنە لە حاڵ حازرا چۆن حکوومەتێکی ئیعلام نەکراوی نظامی دەست پێێنراوە بەسەر جامعەکە، بەڵام سەرەتاکانی ئەم بحرانە ئێمە هەر لە ئێستەوا بینین لە ناڕەزایەتی کرێکاران، ناڕەزایەتی ژنان، ناڕەزایەتی خوێنکاران، لەواقع بزوتنەوەی برسیەکان، هەموو ئەوانەی کە ئمڕۆ لە شرایەتێکی بحرانی سەختا قەراریان کردە. من پێم وایە ئەمە یەکێ لەو بحرانە گەورانەیە کە کۆماری ئیسلامی لێ دەترسێ. جاگەریکە بە جۆرێک لەسەرەوە ئەم مەوزوعە مەهارکە لە ڕێگەی دانوستان لەگەڵ ئامریکا و ئیسرائیل. بەڵام ئەگەر لەگەڵ ئامریکا و ئیسرائیلیش تازە بە سڵحێکی پایدار بگەین، ئەمە بەو مەعنا نییە کۆماری ئیسلامی بتوانێت بەدەست بحرانێکەوە کە ئێستا دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکە لەواقع خۆی دەرباسکە. هەم بحرانی ناوخۆیان حاکمیت و مخالفینیان لە ناو یەکا و هەم بەرەی خەڵک بەرەی ئازادی خواز. ئەمانە شتایەکن کە ئەکرێ باسی واوەتر و تۆزێ ڕێستری لەسەر بکری کە ئەم بحرانگەلە سەرچاوەکان لەکوێوە سەری هەڵداگا، بەرەو کوێ ئەچێ و ئاکامەکەی چییە بێ، یانێ ئایا ڕژیمی ڕوخانی ڕژیمی لەکەوێتەوە یاوەکە لەناو خودی ڕژیمە نۆعێک لە فروپاشی دەست پێکا و ئەم حاڵەتە نامێنێ کۆماری ئیسلامی بە ئەبێ بە حاڵەتێکی تر. لە هەر حاڵەتێکە کۆماری ئیسلامی ئێستا ئەو بنەما ئەسلیگەلەی کە ڕۆژی لەسەری گرسا ئێستا ئەوە نەماوە.
ئێستا هەوڵەدا خۆی لەوانە دوور خاتەوە بووە لەگەڵ ئەم بحرانە کە دەست و پای گرتووە خۆی دەرباسکە لە نەتیجە ئەم بحرانە هەڵپاڵ پێوەنێ بەرەوبەر بیبا بەڵام لە شوێنێکە ئەمانە جەمە بێتەوە لەو شۆنایە تەقێتەوە لێ نایەتر کۆماری ئیسلامی لەواقع لە مقابڵ گەلێک شتی نەخوازراوی ترەوە قرارەگرێ. بەڵێ هاوڕستیق دەزانین کە خاڵی لاوازی کۆماری ئیسلامی ئابوووریەکەیەتی بەڕێستان دوایین دۆخی ئابووری بەپێی پەیوەندی بە سفرەی ژیانی خەڵکی کرێکاران و زەحمەتکێشانەوە چۆن دەبینێت؟ لە ڕاستیە تابەر لە ئەم شەڕێژ کۆماری ئیسلامی بە لەحازی ئابووریەوە لە ئابڵۆقەی بەربڵاوی دنیای غەربا قراری گرتو. ئابلۆقە ئابوووریەکان لەسەر ئێران و کۆماری ئیسلامی لەسەر سفرەی خەڵک ئەبیندێ و ئەبینرا. جۆرێک جمهوری ئیسلامی لەژێر مەنگەنا قراری گرتو بوو حتا بەر لە ئەم شەڕەیش نێتوانی خەرج و مخارجی نیروە نیابەتەکانی خۆی لە لەبنان و لە عێراق و لە یەمەن و لە زۆر شوێنی تر تەأمین بکە تا بگەی بە ئەو بڵند پەروازیەی کە لە بواری دفاعی و نظامی خۆیەوەی کرد. لە نەتیجە وەختی ئەمانە لێکدانەوەی بۆ بکەین ئێستا لە حاڵحازرا ئێمە ناڕەزایەتیک لە ناو دۆستەکانی هاوپەیمانەکانی لە منتقا بینین. ئەم ناتەباییە و ئەم ناڕەزایەتیە و دەست بەرحاڵ جدی نەبوونی دەست و پەیوەندەکانی وەکو جاران حمایەتکردیان لە کۆماری ئیسلامی نیشانەگەلێکن لەوە کە کۆماری ئیسلامی تر ئەو بوجە نییە کە بیگەینێ بەم دەست و پەیوەندی گەلیە لە منتەقەکە و وەکو جاران تەیاریان کە خەرجیان بدا معاشیان پێ بدا و وامانە وەکو نیروەیەکی دەرەوەی مەرزەکان خۆی کۆماری ئیسلامی بپارێزن. لە نتیجە ئەمە نەماوە. وەختێک ئەمە نەماوە ئەمە نیشانەگەل ئەو بحرانەیە کە بە لە حازی ئابووریەوە دەست و پەنجەی لەگەڵی نەرمەکە ئیزافە بەر هەموو ئەمانە لە کاتی شەڕەکەەوە تاکوونێ ئێستا فرۆشی نەفتی ئێران و فرۆشی کالاکانی تری بۆ دنیای دەرەوە تقریبەن گەیشتووە بە حەدێک ناتوانێت بودجەی حتا نیروی سەرکوتگەری خۆی وەکو جاران تەأمین بکە. جا هەر بۆیە بۆڵە بۆڵ لە ناو ڕێزەکانی خوارەوەی کۆماری ئیسلامی دەستی پێکردووە لە ئەحمەدی نیژادەوە بیرە تا حەسەنی ڕۆحانی و تا زەریف و تا باقی ئەو خەڵکانەی تر کە لەم دەورەی دوای شەڕە لە کۆماری ئیسلامی بە جۆرێ فاصلەیان گرکە یا بە جۆرێ وەلاوە نراون ئەمانە هەمووی بەیانگەر ئەم وەزیەتە ئابووریەیە کە بەسەری کۆماری ئیسلامی هاتووە. دەی وەختێک کۆماری ئیسلامی لەم لاوە کێشەی بوو فراهەم بووگە نەفتی پێنافرۆشرێ ئابرۆقە ئیقتصادیەکەی لەلایەن غەربەوە چەند بەرابەر بووگەسەوە وەختێک ئەبینێ کە نیروە نیابەتەکانی تر ناتوانێت تەأمینکە هەموو ئەمانە بنینە لای ئەو زەرفی ئیقتصادی خەڵکە و ئەبینی کە بێکاری لە جاران چەند بەرابەر بووگەسن فەقر و فەلاکەت و ئەوانە چەند بەرابەر بووگەسن کالاگەلێک کە تا دوێکە مردم ئەیانتوانی بە هەر بەدبەختی بووە تەهیەکەن ئیمڕۆ کەسێک کە نەخۆشە بۆ دابینکردنی قورسی دیابێتەکەی بۆ دیالیزی لە بیمارستان تووشی کێشە بووگە. ئیمڕۆ من خەڵکێک ئەژنەفم کە حتا بۆ ئەوە کە نانی وشکی خۆی بنەماڵەکەی تەأمینکە لە نانەواخانەی کۆڵانەکەیان ئەچێ نان قەرزەکە سەنگەکی قەرزەکە بۆ ئەڵێ بە نانەواکە یا وەختی یارانەکەم هات پێتێ دەمەوە یانێ کار گەیشتووە بەم حەدا بەشێ لە دانیشتوانی ئەو کۆمەڵگا نان قەرزەکەن بەشێ لە دانیشتوان ئەم کۆمەڵگا ئیتر گۆشت و برنج و ڕۆن و کالاگەلێکی جدی کە سەرەکین لە ژیانی هەر بنەماڵێکە ئیتر ئەمانە بوون بە خەیاڵی ناتوانن تەأمینیکەن. وەختی لەشکرێ لە مردم دووبارە بێکار بووگە و پەیوەست بووگە بە لەشکرێکی بێکاری بەر لە شەڕ ئەمانە لە واقع ئیتر
کۆمەڵگای گەیاندووە بە حەدێک بە بوحرانێک ئەم بەشە لە خەڵک کە زۆرینەی خەڵک لەبەرەگرن بە نەزەر من ئیتر کۆماری ئیسلامی لە ڕێگەی زەرب و زەنگ و داپەڵوسین و زیندانیکردن و ئیعدامکردن و متحەمکردن خەڵک و ئازادی خوازگەل خەڵکی برسی بەوە کە تۆ سەر بەم حزبی یا ئەو حزبی سەر بە ئامریکای و ئیسرائیلی ترە من نایخوا مەسەڵەن هەر لەم ڕۆژانەی ئەخیرە ئازادی خوازێکیان لە ئیسفەهان بەدارەوە هەڵواسی بەڵام قیامێکی مەردمی بە دوای خۆیان هێنا ئەمە نیشانەدا لەم دەورانە بوحرانیش لەم شرایەتە کە کۆماری ئیسلامی وڵاتی کردووە بە حکوومەت نظامی بازم خەڵک بێدەنگ نابن بە نەزەری من قیامی برسیەکان ناڕەزایەتی بەرینی خەڵکی ناڕازی هەبڕیەوە وازانم لەوانەیە لەم چەند مانگە کە ئێستا نەسڵحە و شەڕ بەڵام دێریازوو ئەم تەقینەوە لە ناو خەڵکە ئێمە ئەبیسین و ئەیبینین و بە نەزەری من سەرەتاکانی دەستی پێکردووە ئێمە لە خەباتی کرێکارانەوە ئەمە ئەبینین لە خیابە لە بازنشستەکان ئەیبینین لە خوێندکاران ئەیبینین لە خەڵکی بێکاری ناو گەڕەکەکان ئەیبینین هەموو ئەمانە نیشانەگەلێکن لە مەوجێکی پەم خواردوو لە خەڵکی ناڕازی و برسی و هەژاری ئەو کۆمەڵگە ئەمانە دێریازوو بە تەجروبەی بزوتنەوەکانی تر ئەمجارە دەست لە دەست یەکەنن خۆیان ڕێکخراوترەکەن بزوتنەوەیکی بربڵاوتر سازمانەدەن کە فەرقی ببێ لەگەڵ ئەوانەیە ترا کە تا ئێمە بینیمان و بیستمان ئەمە بەڕێوەیە بە نەزەر من ئەمەی کە قالیباف و عێراقچی و پزیشکیان باسیەکەن ئەوەی کە بە نامە مجتەبا خامنەیی بەناو ئەوە ئەینووسن کە گەرەکیانە نیشان بنەوە کە گوڵ و بڵبڵە ئێران و ئێمە جوابی نیازەکان خەڵکە دەینەوە ئەوە کە دار و دەسەیەکی جەلادیان هێناوەتە سەر خیابانەکان و چادریان هەڵداوە و حەیدەرەکەن ئەمانە ئەو تاقمن کە ئیمڕۆ حاکمیت تێدە بەدەستەوەی بەڵام جامعەی ئێران هەرم تاقم و دار و دەسەنین کە ئیمڕۆ لەسەر شەقامەکانن و چەکیان بەدەستە و زەرب و زەن نیشانەدەن کە خەڵک سەرکوتکەن و تهدید دەکەن بە نەزەر من خەڵکی ئێران گەلێک تهدیدی پێچاوکەوت و تەجروبە کردگا و ئەمەشە یەکێک لەوانەیە بەڵام لەمەش عبورەکەن وازانم ئێمە لەحزەشماری بووەکەین بەڵام شەرتەوەیە کە ئازادی خوازگەل مبارزین ناوە کۆمەڵگا چۆن هەڵس و کەوتەگەن لەگەڵ ئەم حرەکەتانەی کە ئێستا دەستیان پێکردووە کە فەرقی بێ لەگەڵ ئەوانی پێشووترە جۆرێک هەماهەنگ جۆرێک سازمان یافتە مەسڵەن قشرێک هەڵنەسێک دوای مانگی قشرێکی تر دەستکا بە ناڕەزایەتی ئەم ناڕەزایەتیانە دەبێ ئەو حاڵەتە پراکەندگیە کە جاران بووی ئەمجارە نەمێنێ ئەوە گرێ خواردووە بەوە کە پێشڕەوانی ناو ئەو کۆمەڵگا چۆن ئەمجارە نەقشەدا ڕێژن بوو دواڕۆژی ژیانی خۆیان بەڵێ هاوڕێستیق لە ناو جەرگەی پەرەسەندنی نظامیگەری و سەرکوتکاری تونند و بەربڵاوەکاندا خەباتی کرێکاران خانەنشینان خەباتکارانی دژی سێدارە و هاوشێوەکانیان پونتاسیلێکی بەرزیان لە وەرەی خەباتگەڕانە ئاشکرا کرد یەکجانەوەتان لەم بارەیەوە چییە؟ ئەم خەباتەی کە ئێوە ئاماژەتان پێدا هەر لە ڕۆژەکانی یەکەمی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیە و بووگە کەمیا زۆر ئێمە لە ئاکامی ئەم بوحران و سەرهەڵدان و ناڕەزایەتیانەی کرێکاران و زەحمەتکێشان ئێمە دەرگای زیندانەکانمان بینی کە کردیانەوە بەرە ڕووی ئازادی خوازگەل مبارزینگەل گەلێک لەم ئازادی خوازگەریانە ئیعدام کرد خاوەرانەکانیان دروست کرد و خەڵکیان ئاوارەی هەندەران کرد ناخوونی خەڵکیان لە زیندانەکان کێشا هەڵسوڕاوانی کرێکاری و هەڵسوڕاوانی ژنان و خوێندکارانیان لە مەیدانی شارەکان دابەر ڕەگبار و ئەمانیانە لەواقع حەسب کرد و حکوومەت نظامیکی ئەعلام نەکراویان
دوای شەڕی کۆتاییەکانی شەڕی ئێران و عێراق بەرخەرە داسەپان بۆ ماوەیەک بەسەر خەڵکە ئازادییان مەمنوع کرد لەواقع لە هەموو بوارێکە تەشەکۆڵگەل کرێکاری و تەشەکۆڵگەل مەدەنیان لەواقع مەمنوع ئیعلام کرد شوراگەل ئیسلامیان خانەی کارگەریان هێنانیانە ئەو شۆنانەی کە خەڵک گەرێکی نەبوو سەرەڕای هەموو ئەم پیلانانە بەرەبەرە ئێمە شاهدی مانگرتنی کرێکاران مانگرتنی خوێنکاران بەرگوزاری هەشت مارسەکان بەرگوزاری ئەوەڵ ماهەمیەکان ئێمە بووگین قەتنامەی بەهێز و پێشڕەوی کرێکارانمان لە ڕۆژی کرێکارەکانە ڕۆژی کرێکارە بینیوە و خوێندوێتەوە و ئەم بزوتنەوانە کە لە توولی ئەم 47 ساڵەی تەمەنی کۆماری ئیسلامی هیچ کاتێ لەواقع سکوتیان نەکردگە بەردەوام بەرەو پێش هاتوون ئیمڕۆ ئێمە بینین ئەم ناڕزایەتیانە لە گەلێک مەرحەلەی سەخت عبوریان کردووە هەتا هاتوون ڕادیکالتر بوونەسەوە یەکێ لەم بزوتنەوانە بزوتنەوەی ژنژیان ئازادیە یەکێ لەم بزوتنەوانە ئەم بزوتنەوەی ئەخیری بەر لە شەڕە ئەمانە هەمووی عبوری کردگە لە ئەو حاڵەتە کە بەدەستیەوە ئەیان ناڵان ئەمڕۆی تر خەڵکی ئێران بەگشتی کرێکاران و زەحمەتکێشانێ کە بەدەستی بێکاری و لە شرایەتی سەختە لە سەختی ئابووریە بەسەرەبەن ئیتر ڕاستەکەی جۆرێک لە جۆرەکان هاتوونەتە مەیدان ناگەڕنەوە بەنظر من جنبشی کارگەری ئێران بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەم جارە بە تەجروبەیەکە لە توولی ئەم 47 ساڵەی ڕابردووە و بە تایبەتی بزوتنەوەی ژنژیان ئازادیە بەدەستیان هێناوە ئەگەر ئەو کات ئەم بزوتنەوانە بە جۆرێ دەستیان لە ناو دەستێک نابوو بەڵام تەبەقەی کرێکار وەکو تەبەقەیەکی متەشکل نهاتووە ناوەم بزوتنەوە ئەم جارە قسە لەسەرەوە کری لە بەیانیەی کرێکاران و بەیانیەی لەواقع بازنشەستەکانە ئێمە ئەبینین کە ڕەوتی ڕووداوەکان ئەم جارە وەکو جاران نابێ ئەم جارە کرێکاران و زەحمەتکێشان سازمانی یافتەتر دێنەمەیان ئەوە کە لە مەقابڵی ئەم بحرانگەلە و وێساگن ئەوە کە قسەی جبهەی سێوەمەکەن ئەمانە هەموو ئەو بلوک بەندیگەلەیە کە لە پشت هەم ئەمانەوە ئۆتاق فکرگەلێکی ڕادیکاڵ و ئینسانی قراریگرکە و ئەم بزوتنەوانە بە نەزەر من ڕەوتی ڕووداوەکانی دواڕۆژی ئێران ڕقم لێدەن. بەڵێ هاوڕستیق هەر لەم هەفتەیەدا ڕێکەوتنامەیەک بە ناوی پەیمانی مەکە لە نێوان دەوڵەتانی عەرەبستانی سعودیە پاکستان و تورکیەدا ئیمزاکرا بەڕێستان خاڵە گرنگەکان و بایەخی ئەو بۆ ناوچەکە و ئێران چۆن دەبینیت؟ لە ڕاستیدا وتەبێژی ئەم دەوڵەتانە یانێ پاکستان و تورکیە و عەرەبستان و ئەمانە وتەبێژەکانیان بە تایبەتی ئەردۆغان باستە سەر ئەواکەن کە ئەم پەیمانە دفاعیە پەیوەندی بە ئێرانەوە نییە لە مقابل ئێرانەوە پێک نەهاتکە و لە مقابل هیچ وڵاتێکی تری ناوچەکەەوە دروست نەبوو گۆ پێک نەهاتکە ئەما خۆیان ئەما ئەڵێ لە پشت پەردەوە چییە گوزارێت و ئەم پەیماننامە ڕووی لە چییە و فەلسەفەکەی چییە خۆ ئەمە بۆ ئێمە ئاشکرا نەبووگەوە لەوە نازانی بەڵام لەسەر ماتوانین ئەو تحلیلەکەین مەسەلەن خودی ئەم وڵاتانە هەر کامیان مشکلاتێکیان هەیە بۆ نمونە پاکستان لەگەڵ هێندا ساڵیانێکی زۆرە کێشەی هەیە و بڕێجار ئەم کێشانەی کە لە بین ئەم دوو وڵاتە هاتووەتە ئاراوە گەیشتووە بە ئاستی شەڕ و عەلەیهی یەکیان موشکباران کردگا بەرخاڵ قسەیان لەسەرەوە کردگە بە حملەکەن بە یەکترین حملەیەک نا ئیزایی و کاتی ئەوانە بۆ سڕینەوەی یەک بێتەوەوانە پاکستان لەوانەیە ممکنە ترسی ئەوە بێ کە بە تەنیا نەتوانێت ڕووبەڕووی هێند و هاوپەیمانەکان و نزیکانی هێند ببێتەوە لەوانەیە خۆی لەو ئاستا نەبینێ هەوڵ بە ئەم جارە ئەگەر کێشەیەکی وەهاتە ئاراوە لەسەر ئەمنیەتی پاکستان چەند وڵاتێکی تر بن کە لە ئاکامی شەڕێکە
بێن پشتیوانی لێکەن و لە مخاترات و لە خەتەرەکان بیپارێزن. تورکیا هەمان مشکلی هەیە. بۆ نمونە لە کاتی ئەم شەڕەی 12 ڕۆژە و 39 ڕۆژە و لە چەند ڕۆژی ڕابردوویش بە جۆرە لە جۆرەکان ئەردۆغان لە دژی نەتانیاهوو قسەی کردووە، نەتانیاهوو جوابی داوەتەوە. لەوانەیە ئۆتاق فکری ئەردۆغان و دەوڵەتی تورکیا ئەو مەترسیە ئەحساسکە کە غەرب لەوانەیە ئیسرائیل وەکو زلهێزێک لە ناوچەکە مەترەحکە، بلەخەرە قدرەتێکی واوەتر و گەورەتری پێ ببەخشێ و تورکیا ئەمنیەتی تورکیا کەوێتە خەتەرەوە. لە نەتیجە چۆن ئیسرائیل پاسکایەکی نظامی ئامریکایە و لە منتەقەکە پایکی تورکیەش لە ناو ناتۆیە لە ئەگەری شەڕێکە لە دژی دەوڵەتی تورکیا لەوانەیە بە دەسوەردانی ئامریکا بلەخەرە ناتۆ ئاوان نێتە هانای تورکیەوە. ممکنە مەترسیە دەوڵەتی تورکی بیبێ بڵێ خب باوجودەوە کە من پایکم لە ناو ناتۆیە، خب لەم لایشەوە هاوپەیمانێکم ببێ ئەگەر ئەو لەولاوە کورتم هێنا و یارمەتی دەرێک نەبوو لەم لاوە هێزێک بتوانێت پشتیوانیم لێکە. عەرەبستانیش هەر هەمان مشکلی هەیە لە توولی ئەم هەموو ساڵا و بە تایبەتی ئەخیران نەیتوانی لە مەقابڵ ئەمریکا نەیتوانی لە مەقابڵ موشک و درێنەکانی ئێرانەوە حەمایەتی لێ بکە. بۆیە لەوێ پایگاگەلێکی وەسیع لە وڵاتە عەرەبیەکانە دانراوە و ئەمریکا نەیتوانی لە وڵاتانە لەواقع دفاعکە و بیان پارێزێ. لەوانەیە ئەویش وەکو خۆی لە ماڵێکی شوشا ببینێ بڵێ خۆ ئەمە وەزیەتی دنیای عەرەبە لە ئاکامی ئەم شەڕە ئاوەهای لێ هاتووە، ئەگەر ئومید ببەستین بە تەنیا ئامریکا لەوانەیە نتوانێت ئەو ئەمنیەتە وایە مەگەرەکمانە بمان مسوگەرکە. لە نتیجە خۆیان بۆ خۆیان ناتوێک یا نیمچە ناتوێک یا پەیمانێکی دفاعی ئیمزاکەن حەداقەل بە لەحازی زێهنیشەوە بووگە لە ناوچەکە جۆرە خۆیان مەترەحکەن، خەتەرەکان دوا ڕۆژ لە خۆیان دوورخەنەوە. ئەمە لەواقع لەوانەیە مەترسیگەلێک بێ ئەمانە بخۆیان بیری لێکەنەوە. ممکنە مەسەڵەن یەکێ لە فاکتۆرەکان ئەوە بێ ئەمریکا بە جۆرە لە جۆرەکان دوای ئەم بحرانەکە لە منتەقەکە پێکاتکە لەو ناوچان نەمێنێ و ئەمان بەم هێزە وا دروستیان کرێت جێگرەوەی ئەمریکا لە ناوچەکە بێ. یانێ ئەگەری زۆر هەیە لە هەر حاڵەتێکە ئەمە بەیانگەر بحرانێکە کە لە ناوچەکە حالە ئارا ئەم بحرانە کە ئێستا هەیە لەوانەیە ئەم پەیمانە و ئێستامانە بەستویانە نتوانێت هەربازم وەڵامی ئەو پێویستی ئەو بحرانانە بێ لە دوا ڕۆژە بێتە ئارەوە. ئێمە نازانین لە دوا ڕۆژە ناوچەکە بە چه ئاقارێکە هەڕوە چه شرایەتێک دروستە بێ. ئێمە لە حاڵەتێکین مەسەڵەن ناتوانین بڵین شەڕی جەهانی سێهەمە، بەڵام زۆربەی لە وڵاتەکانی جەهان بە جۆرە لەم شەڕانە و گلاون. لە ئوکراینەوە بیرە تاکەتێ منتەقەی خۆمان ئەم وڵاتە زلهێزانە لە ڕێگەی نیابەتیەکانی خۆیانە و لە یەکترین ئەدەن. تەنیا شتێکە کەمیان هێناوە بەڕاستی بەکاربردنی چەکی ناوەکی و چەکی ئەتۆمیانێ لە پشتی هەموو ئەمانەوە بەرحاڵ مەسەلەی بەناو ئابووری خەوتووە. ئەم ئابووریە دەستی رووسیای تایە، دەستی ئەمریکای تایە، دەستی چینی تایەوە. ئەم ئابووریە چۆن ئەماناتوانن ڕێگەیەکی بوو ببینەوە کە بە جۆرە نەسیق سووتێ نەکەباب. ئەمە پرسیارێکە بەلاخەرە ئێمڕۆ ئێمە ناتوانین لە ناوچەکە جوابی پێ بدەینەوە. بەرحاڵ ئامریکایش وەکو زلهێزێ لە منتەقەکە من وا نازانم بەم جۆرە ئەکشێتەوە کۆتاتێ کە مەسەڵەن چین و رووسیا ببن بە ئەبەر قودرەتێک ئەم لە کنارەوە تواشایان بکە. مەسەڵەن دزینی بەرپرسی یەکەمی ڤەنەزوئێلا بۆ ئەوەیە کە نەوتی ئەو وڵاتە لە ژێرچینی چین دەربهێنێ. ئێستش گەرێکیە بە هەر جۆرە بووگە ئەم ئاوڕەوەی کە لە تەنگەی هۆرمزەوە گوزەرێ کە لەوێ بالاخەرە
چین لەوەیەوە نەوت و شتی خۆی جێبەجیەکات و کالاکان خۆی جێبەجیەکان لەوانەیە ئەو لەو ڕێگایشتەوە کێشە بوو چین و هاوپەیمانەکانی دروستکە ئەمانە ململانەیەکن لەوانەیە بەم پەیمانەی کە لە مەکا دروست بووگا یا ئەوەی کە بین ئیسرائیل و ئامریکا دروست بوو بۆکو هاوپەیمانێک لە عەلەیهی ئێران و غیرە مستەقیم لە دژی چین و رووسیا لەوانەیە ئەمانە ئەم حاڵەتکە لێکەیستە ئێمە ئەیبینین لە ناوچەکە شەڕی لێکەوتوتەوە حاڵەتێکی تر بەخۆ بگرێ و وحشەتناکتر و بەربڵاوتر لەوە بێ کە تا ئێستا ئێمە تەجروبەمان کردە بەرحاڵ ئەمانە وەکو وتم بەیانگەر بوحرانێکی جدین کە لە ناوچەکە ئەقڵێ ئەمانە جایتر بالاخره هەژار و فەقیری ئەم کۆمەڵگاگەلا ڕەوتی ئەم ڕووداوگەلا ئەبینن چۆن ئایا دەستدا دەنن یاوەکە چاوەڕوانی ئەوە بن کە بالاخره هێزێکی زاڵم خەتکەشی ناوچەکان بکە و ئەمان نیرویەک بن تەماشاچی و کاریان بەسەر ئەم گۆڕانکاریانە نەبێ و لەسەرەوە بالاخره قدرت دەست بەدەست بێ بەڵام تەجروبە نیشانی داوە لە ئاکامی هەر بوحرانێکە هەر ناوچەیەک تووشی بوو بێ هەر حکوومەتێک گۆڕدراوێ حکوومەت دەست بەدەست کراوێ لە ئاکامی شەڕا بوو بێ یا غیرە شەڕ بەرحاڵ تەکلیفی هەژار و فەقیری ئەو کۆمەڵگا بەرەخەرە جۆرێک بووگە مەدام لەژێر مەنگەنە و فشار و وەزیەتێکا بووگن فەلاکەتبار و ئیمڕۆ ئەم فەلاکەتە بەربڵاوتر و بەرفراوانترە لەوانەی کە ئێمە تا ئێستا تەجروبەمان کردگە ڕاستەکەی. بەڵێ هاوڕستیق دانوستانەکانی کۆماری ئیسلامی لە عومان دەربارەی گەروی هۆرمۆز گەیشتونەتە کوێ؟ لە ڕاستیدا بە قسەی پزیشکیان و عەباسی عراقچی و باقی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئەمان ڕۆژانە وتهادن لە ڕێگەی بەرپرسانی لەواقع وتەبێژی خۆیانەوە کە ئەمان لەگەڵ ئەمان خەریکی دانوستانن شتێکیان فرموڵە کردگە پەیمانێکیان بەستووە و ئەمەها لە کۆتاییە دێ ئەمە ماوەیەکی زۆرە بەسەر ئەم تەبلیغاتە تێپەڕە بێ چۆن لەواقع ئامریکا سێوەری هەیە بەسەر ئەمانە دەستی ئەڕوا بەسەر ئەمانە کارشکێنی ئەکا و ئەمان زۆرتر وازانم گوێبیستی گوێڕایەڵی غەربە تاوەکە گوێشلکا بوو ئێران و لەواقع کە تەک ئێرانە پسازی و پەیمانێک یا ڕێڕەوێ بکەنە و مشتەرەک هەردووکیان بێ ئیسە هەر جۆرەبێک نازانم بەڵام ڕۆتی ڕووداوەکان وا نیشانەدا کە ئەمان بە دەلایلی جۆراوجۆر گوێڕایەڵی غەربە چۆن ئێران ناتوانێت ئەو وەزیەتەی و ئەمان هەیە وەکو وڵاتێکی چکۆلا ئێران بیپارێزێ ئەم بە لەحازی نیزامیەوە ئەم بە لەحازی دفاعی و ئابووری و هەمووانە بەنابەرین ئێران ئەڵێ تەنگەی هۆرموز گرێدراوە بە 6 خاڵەوە کە ئێمە مەترەحمان کردووە ئەگەر ئامریکا ئەو 6 خاڵە کە ئێمە نامانەتە سەرمێزیان بە ڕسمێتی بناسن ئەوە گەروەی هورمز دەکەینەوە بەڵام ئێرە ئامریکا و بەرحاڵ هاوپەیمانەکانی لە منتەقا نایەن هەوێ ئەم 6 بەندەی کە ئێران ناوێتە سەرمێزەکان بە ڕسمێتی بناسن هەر ئێستا عێراق و عەرەبستان و ئەو وڵاتانەی کە کالا لە ڕێگەی تەنگەی هورمزەوە ئەم لاوەلاپیەکەن بۆ بازاری جەهانی خەریکن ڕێڕەوگەلێکی تر تەجروباکەن و گەرێکیانە بە جۆرێ ئەوە لەوێ بکشنەوە ئێستا چۆنە بێ و کەیەتوانی ئەم ڕێڕەوگەلە بە کۆتایی بگەینی نازانم ممکنە چەند ساڵێک چەند مانگێک ئێدامە پێیاکە بەڵام سەرەڕای هەموو ئەمانە ئەمریکا هەوڵی داوە کە ئەو بەشەی کە مربوطە بە ڕێڕەوی ئاوی ئەمان کوریدۆری بکاتەوە بە هاوکاری هەردوو لایەن ئەم کارەکەن بەڵام ئێران کارشکێنی کردگە و لە کۆتاییە ماوەیەک بازیان کردووە بۆ ئەوەکە حوسنێنیەت نیشان بن بە نسبەت یەکترینەوە
گەلێک جار بەستویانە ئێستا بەسراوە لە حاڵ حازرا ئەمریکا بە جۆرێ تەبلیغاتی خۆی لەسەرەکە بۆ ئەفکار عمومی دەرونی ئەمریکا و وەکو زلهێزی لە ئرتباطە جامعەی دەرەوەی خۆیەوانە و ئێرانیش تەبلیغاتی خۆیە لەمبارەوە بەڵام لە ڕاستیدا ئەمە بە هیچ تەوافقێک نەگەیشتون نەتەنیا نەگەیشتون بحرانەکە گەلێک لەوەی کە ئێمە بیرمانە کردەوە جدیترە ئەو شتەوە ئێران گەرێکیە ئەمریکا بە ڕسمەتی بناسی بۆی ئێران ئەو کارە ناکە هێن ئەمریکا و کارە ناکە ئەو شەش بەندە بۆ ئێران بە ڕسمیت بناسی بە جۆرێ ئەمریکا گەرێکیە ئێران تەسلیمی ئەو سیاسەتەی خارجی ئەمریکا بێ ئێران نایەوێ ئێران گەریکە بە جۆرێ لە جۆرەکان ئەمریکا و هاوپەیمانەکانی وەکو وڵاتی بە ڕسمیەتی بناسن پۆلگەلێک کە لە توولی ئەم ساڵانێ ئەخیرا مەسدود کراون ئازادی بکەن حەقی فرۆشتنی نەفتی ببێ وایتر شەڕێک بەروکی ئێران نەگرێت بەڵام ئەمانە شتایەک نین ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ ئێرانی بە ڕسمیەت بناسن لە نەتیجا ئێران چەندێک ئەتوانێ ئەم ڕەوتە ئێدامە با و پافشارێکە لەسەر ئەم شەش بەندە و خاڵی کە ئیشارەی پێکردکە ئەمە ڕەوتی ڕووداوەکانی داهاتوو نیشانێدا وەڵێ با تەوەجوو بە وەزیەتێکی ئابووری سیاسی کە گریبانگیری کۆماری ئیسلامی بووگا لە نەهایەتە من پێم وایە ڕەوتی ڕووداوەکان ئەوەمان پێژێ ئەوە ئێرانە تەسلیمی غەرب ئەبێ ئەوە ئەم باڵەی سپای پاسدارانە خەریکە کوڕنوش ئەبا خەریکە نیشانەدا کە من حازر بە وتووێژ و دانوستان هەم بەو شەرتە دێ بەم مەسیرە ڕاستەکەی خۆی لەو قەیرانەی کە لە ناوەوە بەرەوکی گرگە خەلاس بکە چۆن ئەگەر ئەم دوو فاکتۆ ئێدامە پێیا بکە یعنی ئەم شەڕە هەروە بەردەوام بێ بە جۆرێک نەسڵح و نەشار و بە جۆرێکی شەڕ ناوە ئێدامە پێیا بکە لەواقع سفوفی ناو کۆماری ئیسلامی دارزانێکی زۆرتری لێکەوێتەوە ناوئومیدی زۆرتر بەرەوکیانەگرێ چین و توێژە فەقیر و هەژارەکان ناو کۆمەڵگا زیاتر لە جاران فەقیرە بن و لە ئاکامی ئەمانە بلەخرە ڕاپەڕین و ناڕزایەتی دێتە ئاراوە هەموو ئەمانە مەترسین بوو کۆماری ئیسلامی لە نتیجە بە نەزەر من کۆماری ئیسلامی لە نەهایەتە چارەیەکی نییە جز تەسلیم بوون بەو خاڵانەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی گەرەکیانە بەڵێ هاوڕستیق هەڵوێست و هەنگاوەکانی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بەم گۆڕانکاریانە چی بوو؟ ڕاستەکەی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە دوو بەشایە ماتوانین بیان بینی بەشێکی تەرەفداری شەڕە کە ئەمانە ڕاستەکانن ڕاستگەراکانن وەکو بڵێن سەڵتەنەت تەڵەبەکان و لەم قماشکەلا ئەمانە بلەخرە چوون بوو لای نەتانیاهوو دەوڵەتی ئیسرائیل چون بەردرکای ترامپ و هەموو کوریدۆرەکانی ئەمریکا گەڕان و حتا داوای ئەوەشیانە کرد نامەی ئەوەشیانە نووسی کە خۆ ئەگەر ئێران تەسلیم نەبوو ئەگەر نەڕووخا وەکوەوە کە چۆن بە چەکی ئەتۆمی کاتی خۆی لە ژاپۆن درا خۆ دەکرێت لە ئێرانیش بدرێ و ئەنگار لە ناو ئێرانە تەنیا تعدادی جەلادی کۆماری ئیسلامی هەیە تەنیا تعدادی پاسدار و کۆنەپەرست هەیە بەڵام زۆرینەیە ئەو کۆمەلگا خەڵکی هەژار و فەقیرن نیسانگەل ئازادی خوازن کە مخالفی جمهوری ئیسلامین و لە تووری ئەم 47 ساڵە هەوڵیان داوە سەر بە تەنی سەرانی کۆماری ئیسلامیەوە نەمێنێ ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆیانیان نەزانیوە بۆیە زیندانی چوو زیندانیان کێشاوە ئیعدام کراون شکنجە کراون دەرکراون و هەموو بێڕێزییان پێکراوە و حاڵەتێکی بەردەگیان پیان داسەپاندووە لە نەتیجە ئەم بەرە ڕاستە داوای ئەوەیە غەرب کۆماری ئیسلامی بۆ بڕۆخێنێ و ئەمان وەکوەوە کە چۆن لە ساڵی 57 بلەخرە تاج ئەمامە نرا جێگەی تاج ئەم قدرەتە بۆ جۆرە دەست بە دەست بێت و ئەم ڕاستگەلا ئیتر ڕاست تەیفگەل جۆراوجۆری هەیە لە کوردستانی خۆمانەوە تا ئەگەیتە
ئەو پەڕی ئێران ڕاستی هەیە بە جۆرەکان ئەمانە لەم ڕاستە کۆک بوون کە لەسەرەوە ئەبێ گۆڕانکاری بکرێ، کۆماری ئیسلامی نەمێنێ، سەرەکەی لا بدرێ، هەر ئەم سپای پاسداران و بەسیج و قاتڵگەلا خۆ ببن بە بەدەنەی ئەم حکوومەتە سەڵتەنەتیەی بەقەوڵ دەستنیشاندەی غەربە، ئینگار هیچ شتێک تەکان ناخوا و خەڵکەیش کە تایستە کوژراون و بریندار بوون و هەموو پەتپەتیانە بەسەرا هاتووە و لەبەر لە ئەم شەڕە 40,000 نەفریان لێ کوژراوە، ئەمانە لە قودرەت و لە خۆشی و لە سەعادەت و لە ناز و نەعمەتی لەو جامەعایە دوور بخرێنەوە، هەروواکە لە ساڵی 57 دوور خرانەوە. ئەمە لەواقع بەرەی شەڕەکە و ڕەوتی ڕووداوەکان نیشانی داکە لەم ئەرسا ناکۆکی هەیە لە بینی لەواقع سیاست خارجی ئامریکا و ئەوەی کە دەوڵەتی نەتانیاهو و ئیسرائیل گەریکی بوو. ئەم ناکۆکیە و دەخاڵەتی بڕێ لە حکوومەتەکانی ناوچەکە بە تایبەتی تورکیا و ئەمەی بەرخەرە بە جۆرێک خونسا کردەوە کە ئەم حاڵەتەی کە ئەمان لە نەزەریاناگرت و دەیەقە شماریان بووە کرد و ئیتر هەموو شتێکیان تەواو ئەبینی کە ئیتر حکوومەت نامێنێ و ئەمان لێرەوە وەکوەوە کە خۆمینیان بە لوکسترین هەواپەیما لە پاریسەوە سوار کرد بدیانەوە لە ئێرانە کردیانە حاکمی ئەو وڵاتە، کوڕی شای سواری هەمان هەواپەیمای بکەن و بیبن و تاجی باوکی کەنە سەری و بیکەن بە حاکمی ئەو وڵاتە و بلەخەرا ببێ بە جادە سافکونی غەرب و ئیتر ڕێڕەوی اقتصادیەکان و ئابووری جامعە ئێران وەکو زمانی سەڵتەنەتی باوکی هەروە لە اختیاری وڵاتە زلهێزەکانە بێ و چەپاوڵ و ئەوانە سەر لە نوێ دەست پێکاتەوە و خەڵکی دانیشتووی ئێرانیش لە ئەو پەڕی هەژاری و بێکاری و بەدبەختیە بەسەر بن. بەشێکی تری ئەم ئۆپۆزیسیۆنە بەرەی چەپە کۆمونیستەکانن. کۆمونیستەکان لە دژی ئەم شەڕە مەوزوعیان کرد. ئەلبەتە لە ناو ئەم بەرەی چەپیش دوو باڵ هەیە. باڵێکی لە حەقیقەتە لەواقع تەمایلی هەبوو بەم شەڕە، باڵێکی لەواقع کە کۆمونیستەکانن عبارەتە لە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران مەترسیەکانی دواڕۆژی ئەو کۆمەلگا بۆ کۆمەلگا ڕوون کردەوە و قامکی لەسەر فاکتۆرگەلێک دانا و ئەگەر ئەم شەڕە بەربڵاوتر ببێتەوە لەوانەیە کۆمەلگا تووشی قەیرانێکی گەورە، تووشی فەلاکەتێکی بەربڵاوتر، تووشی گەلێک ناهەمواری ببێ و تا ئێستا بەشەریەت تەجروبەی نەکردبێ. بەڵام ئەم چەپە بە نەزەر من توانی ئەو ئومیدە بدا بە خەڵک، ئەو ئومیدە بدا بە ئازادی خوازگەل کە بەڵێ خەڵکی ئازادی خوازی ئێران ئەتوانن بەرەی سێهەم پێک بێنن، هەم لە دژی لەواقع کۆماری ئیسلامی ببێ و هەم لە دژی ئامریکا و هاوپەیمانەکانی ببێ لە مەنتەقەکە. یانێ بەرەیەک بێ لە خەڵکی ئازادی خواز کە دواڕۆژی خۆی لە ئاسووی لەواقع محور مقاومەتیەکان و کۆماری ئیسلامی و ئەمپریالیزمە نابینێتەوە. لەنتە تەوەجوو تەکیەگای ئەم چەپە بڵین کۆمەڵە تەکیەگای ئەم تەشکیلاتە و ئەم بەرە ئازادی خوازە کە بە نەزەر من قامکی لەسەر مەوزوعێکی جدی و ئەمە نقطە عەتفێکی تاریخی بوو لەم دەورە پێکێنا بە نەزەر من لەسەر ئەوە بوو کە ئێمە دەبێت تەکیە بکەین بە خەڵکێک کە لەو کۆمەلگا هەژین. ئەبێت تەکیەگای ئێمە خەڵکێک ئەو کۆمەلگا بێ، ئەو کۆمەلگا ئەتوانن خۆیان ڕێکخراوکەن باشتر لەوەی کە تا ئێستا بووگن. ئەمە ئەتوانێت تەکلیفی ئەم بوحرانە کە لە ناوچەکە سەری هەڵداوە تەکلیفی ڕوونکاتەوە. ئەنێ جێنشینکردنی تاج بە جێگەی ئەمامە، گۆڕینی سەرانی ئەم حکوومەتە و هاتنی حکوومەتێکی دیکە ڕاستگەرە، یاوەکە مەسڵەن حکوومەتی کۆماری ئیسلامی ئەبەم شقڵە نەمێنێ لە دەرونی ئەم حکوومەتە باڵێکی ڕفۆرمیست بێژین
ئیسلاحخواز دەروون حکوومەتی کە بە جۆرێ میانەڕە و بە جۆرێ لە جۆرەکان تەمایلی بە ئامریکا هەیە لەگەڵ ئەمانە خۆیان ڕێخەن و ئەوانە ئەمە ڕاستەکەی لە هەر حاڵەتێکە بەم لەم ڕوانگە چەپ و کۆمونیستیەوە ئەمانە هەموو مەترسیەکانی دواڕۆژی ئێمە بوون. ئەوەشمان لەبیر نەچێت بەشێ لەم ڕاستە خۆی تیار کرد و لە نزیکی مەرزەکان دەیە قەشماریانە کرد کە بە فەرمانی نەتانیاهوو بە فەرمانی ترامپ و بەکرێگیراوان منتەقەکە واردی ناو کۆمەلگاکەی ئێران و کوردستان بوایەتن لە ئاکامی لە هەلۆمەرجێکی ئاوا معلومە ئەو جارە نوکی حملەی کۆماری ئیسلامی ئەبوو بە شار و دێهاتەکانی ئەو وڵاتە. ئەو جارە موشکەکانەوە بە جێگەیەوە بە کوێیت و بە نازانم وڵاتەکانی دەوروبەر بگرێ موشکە باڵستیکەکانی و درێنارەکانی ئەگرت لە مەریوان و سنە و دیواندەرە و بۆکان و باقی شارەکانتر یانێ ئەو وڵاتیانە ئەکرد بە شۆنێ وەکو غەزە یان کرد بە خاکی سەرزەوینی سوختە یانێ بە هەزاران مردم تێدا دەچوون ژێرخان و بانخانی ئەو کۆمەلگا بە جۆرێ دەڕووخە خەڵک ئاوارا بووە لە ئاکامی شتێکی وە مەترسیدارە بە نەزەر من فاجعەیەکی گەورەی ئینسانی ئەیتوانی بێتە ئاراوە. ئێمە ئەو زەرفیەتە جەنایەتکارانە وەحشیە خوێنڕژیە لە کۆماری ئیسلامیە بینیم. کۆماری ئیسلامی بۆمانەوەی خۆی لە ڕاستیە لە هیچ کۆتایی نایە لە هیچ کۆتا ناکە دەست لە هیچ ناپارێزێ و بە نەزەری من لە هەلومەرجێکی ئاوا کۆمەڵا وەکو جەریانێکی کۆمۆنیست حزبی کۆمۆنیست وەکو جەریانێکی کۆمۆنیست بەرپرس لەم نقطە ئەتفە تاریخیە سەربەرز هاتە دەرەوە و ئەو جەریانگەلەیەوە لەم ڕاستە هەنگاویان هەڵێنا و مەوزوعیان کرد لە مەقابڵی کۆماری ئیسلامیەوە بە قاتعیەتەوە وێسان ڕەوتی ڕووداوەکانی بەرەی مقاومەت ئەوانەی وا خۆیان بەوە هەڵەواسی ئەوانیانە لەواقع وڵامدایەوە ئەوانیانە محکوم کرد بەرەی ئەمپریالیزمیان محکوم کرد لە مقابڵی شەڕەوە وێستان لە مقابڵی ڕاستگرایی و ئەم خەتەرەوە وێستان بە نەزەر من ئەم جەریانەیە و ئەم ئۆفۆقا لە ناو ئیستەی جامعە ئێرانە بوونی هەیە و لەسەر ئەمە و لەسەر ئەم نقطە ئەتفە تاریخیە کە ئێستا هاتووتە ئاراوە و چەپ و کۆمۆنیستەکان ئێستا خۆشەویستتر لە جارانن ئێستا بە هەڵوێستتر لە جارانن ئێستا خەڵک گوێیان لێگرێ دەبێت لەسەر ئەمە ماڵکەنەوە دەبێت ئەو ئازادی خوازانەیە کە گرێکیانە بەدەستی ئەمساڵی حزبی توودە و سازمان ئەکسەرێت و بەرەی محور مقاومەتی و کۆماری ئیسلامی و شەڕخوازگەل بینەلملەلیەوە نەجاتیان بێ دەبێت لەسەر ئەمە ماڵکەنەوە لەسەر ئەمە خۆیان ڕێکخراوکەن بەو جۆرە نەبێ کە وەکو جاران پراکەندە و پژ و بڵاو بینەمەیانەکە ئەبێ هەڵسوڕاوی ئەمڕۆی ئەو مەیدانە ئەبێ ئەوە بزانێت یەکی دەرسەکانی ئەم سەردەمە بوو ئەوان ئەوە بێ کە ئەم جارە نابێ بە دەستی خاڵی مەبەستم چەک نییە یانێ بە نەئامادەگیەوە بێنە مەیدانەکان ئەم جارە دەبێت خۆیان ڕێکخراوکەن لە چوارچێوەی هەدەفێکی ڕۆشن وەلی ئەگەر ئەمە نێتە ئاراوە لە ئاکامی حتا قیامێکی برسیەکانی ئەو کۆمەلگا و چەپەکانیش حتا تیا دەوری بەرچاویان ببێ ئەگەر خوارەوە ئەم کۆمەلگا خۆی ڕێکخراونەکە لە ئەگەری ڕوخاندنی کۆماری ئیسلامیە 100% ئەوە نییە کە خەڵکی ئازادی خواز خەڵکی فەقیر خەڵکی هەژاری ئەو کۆمەلگا بتوانن حتا دادەروازەی قودرەتی سیاسی دوای نەمانی کۆماری ئیسلامی بچن شەرت ئەمە ئەوەیە کە لەم نقطە ئەتفە تاریخیە لەم بحرانە پێشڕەوانی سوسیالیست و کۆمونیستی ناوە کۆمەلگا ئومید بدەن بەم ناڕزایەتیانە ئەمانە ڕێکخراوکەن دەستیان لە ناو دەست یەک دانن قۆناغێکی نوێ لە مبارزێکی بەربڵاوی سەراسەری پێک بێنن ئەمەیە بە نەزەر من ئەتوانێت کۆماری ئیسلامی کە ئێستا تووشی ئەم داڕمان و ئەم زەعف و ئەم بحرانە بووگە ئەمانە توانن بە نەزەر من
بینە ناو تابوتێک و لەژێر خاکی بنن ئەنێ ممکنە ئەم بحرانە هەروە ببێنێ چەند مانگ و چەند ساڵێکی تر بەڵام ئەبێ ئەوە بزانین ئەمە ئەتوانێت بە سوودی کۆماری ئیسلامی بە جۆرێک تەواو بێ یعنی لە ئاسمانەوە کوشتنی ئەمیا ئەو لەواقع بەرپرسی کۆماری ئیسلامی و تەقانەوەی ئەم پردیا ئەو پرد و ئەم پاسکە یا ئەو پاسکە کۆماری ئیسلامی ناڕۆخێنێ لەوانەیە کۆماری ئیسلامی لەمە ئیستفادەکە بۆەوەکە خۆی ماندگارترکە بۆەوەکە کۆمەڵگاکە بکە بە پادگانێکی نظامی هەرکە دەمی کردەوە بڵێ تو ئیسرائیلی تو کۆمەڵیت و تو ئەمەیت مەبەستم ئەوەیە کە ئەم ئۆپۆزیسیۆنە لە حەقیقەتە لە دوو بەرە قەرارێگرێت بەرێکی ڕاست و شەرخواز بەرێکی کۆمۆنیست و ئازادی خواز و ڕزگاری خواز و تەوەجوی بە خەڵک و تەوەجوی بە جنبشی برسیەکان و کرێکاران و جبهەی سێهەمە جبهەی سێهەمێ کە بتوانێ هەنگاو بە هەنگاو بەو ئامانجەوە گەرەکیە بگا و ئامانجە چییە؟ ئەمە بەرابەریمانە ئێمە خۆشبەختی و سەعادەت و لەواقع خۆشگوزەرانیمان ئەوێ لەو جامعە ئایا ئەمە لە چوارچێوەی بەرەی ڕاست پێکتێ نە خب لە دەورانگەلێکی تاریخیە لە بەزەنگاگەلێکی تاریخیە حکوومەتگەلێک و هاتکن و چووگن ئەم یا ئەو حکوومەت سەرنگون بووگن بەڵام لە ئاکامە ئێمە هەروە فەقیر و هەژار مامینێتەوە حەقیقەتەن ئەو باڵەیش کە پێ وایە و باڵە ڕاستە کە مەسڵەن غەرب دێت ئەمان لەسەر کورسی و ئەو تەختە دادەنێ بە نەزەر من ڕەوت و ڕووداوەکانیش ئەمەی نیشان داوە کە سەڵتەنە تەڵەبەکان و بەرەی ڕاستێ کە بلەخەرە تەپڵی شەڕیان لێدا و نامەیانە نووسی بوو ناتانیاهو و ترامپ و داوای حتا بۆمبارانی هەستەی ئێرانیانە کرد ئەم ئۆپۆزیسیۆنە ڕاستگەرایش فاوریت و فاکتوری ئەسلی غەرب نین ئێستا بە نەزەری من ئەگەر دانوستانێک لە ئارا ببێ و خۆیان ڕێخەن ئەم ئەمپریالیزمە ئەوێ لەگەڵ ئەم باڵە میانە ڕەوەی جەلادا کە گەرەێکی کۆماری ئیسلامی بگۆڕێ بە تەبعی ئامریکا و غەرب گەرێکی لەگەڵ ئەمانە خۆی ڕێکخا وەختێک گەرێکی خۆی لەگەڵ ئەمانە ڕێکخا ئیتر ئەم حکوومەتە جمهوری ئیسلامیە ڕاگرن بە جۆرێ پەڕۆباڵی ئەکەن بەڵام سەرەی خەڵکەگەی ئیتر ئەمان لە بیریانە چێتەوە کاتی خۆی قسەیان لەسەر دەموکراسی و حقوق بەشەر و ئەم جۆرە تەرفەندگەلە کردگە ئەو جارایتر هاوپەیمانی ئەمان بەشێک لە کۆماری ئیسلامیە کە هاوپەیمانی ئەمانن حکوومەتی دەستنیشاندەی ئەمانن منفعەتی غەرب و نەرایەتیەکەن دەستی ئەم حکوومەتە باز دەکەن بۆ کوشتنی ئازادی خواز لەو کۆمەلگایە بۆ کوشتنی کرێکار و زەحمەتکێش و کۆمونیستەکان و تەواو ئەوانەی وا بە جۆرێ لە جۆرەکان قسەیان ڕزگاری لەم قەید و بەندەیە لە نەتیجە حقوق بەشەر و ئەم جۆرەشتانە بۆ غەرب کاسبیکردنە دوکانێکە واژە و وشەگەلێکە بۆکە ئەو سیاسەتە کەلان خۆیانە بەدەست بێرن جا ئەگەر لە ڕێگەی حقوق بەشەرەوە بەم تەرفەندگەلەوە نەتوانن بەدەستی بێنن معلومە دەسەبن بە چەک بۆ چەک و بۆ هێرش و هەموو ئەوە ناکەن لە بیرۆ نەچێ ماوەی لەوە پێش ئەمانە وتیان مادۆرۆ لە ڤەنەزوئێلا خەریکە ماواد مخەدر و چی واردی ئەمریکاکە لە نەتیجە ئاوڕەوەکانیان بەست لێ بۆ چەند مانگ دییان ئەمە جواب ناداتەوە شەوێک لە نیوەشەوە هاتن قۆڵیان بەست و بردیان بۆکە بەڕاحەتی ئەمجارە دەستیان بەسەر ئەو ئابووریە و ئەو وڵاتە بێ لە نەتیجە ئەم بەرێ ڕاستە تەنیا ئەبزارگەلێکن کاتی بەدەستی ئەم حکوومەتانەوە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان دەبێ ئەوە بزانن لە چوارچێوەی ڕاستگراییە لە هەر حاڵەتێکە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان بە زەڕەیەک لە ڕزگاری ناگەین هاوڕستی قەر وەک پرسیاری
ئاخرم هەرە جۆرەی کە خۆشت باست کرد ئەرکی هێزی چەپ و کۆمونیستیەکان بەرامبەر بەم دۆخی ئێستا چۆن هەڵدەسەنگێنن ئەگە بۆمان زیاتر ڕوونکەیتەوە سپاس. چەپ و کۆمونیستەکان بەرحاڵ لە جامعەی ئێرانە دەورانگەلێکی جۆراوجۆریان لە پشتسەر ناوە. کاتێککە ڕاپەڕینی ساڵی 57 هاتە ئاراوە بەشێ لەم ئەحزابە وەکو ئەکسەریەت و حزبی توودا کە خۆی وەکو چەپ بە جامعان ئەناسان ئەمانە ئەویان گەڵاڵە کرد تەبلیغیان بۆ ئەوە کرد کە ئەرێ ئەوە کۆماری ئیسلامی لە مقابڵی ئەمپریالیزمەوە قەراری گرکە و نایەڵێ چیتر سەرمایە ئێمە غارەت بکرێ بە بەهانەی ئەوە کە سەدام حوسێن هێرشی زەبینی و هەوایی کرد لەسەر وڵاتەکە چوونە پشتی کۆماری ئیسلامی و هەموو ئەو کارانەوە کۆماری ئیسلامی پێویستی بوو بۆ جمهوری ئیسلامیان ئەنجامدا و ئەم نۆعە لە چەپ کە لەواقع ناسیۆنالیزمی ئێرانیە ڕێگە خۆشکەر و چاوساقی کۆماری ئیسلامی بوو بۆ ئەوەکە لەلایەکەوە کۆمونیستەکان لەم سەدحا لەم بحرانە تووشی بحرانکەن و هەم لە لایەکی دیکەوە ناو خەڵکە بەدناوێنکەن. بەڵام پێداگری کۆمونیستەکان دیکە کە لە ژێری فشارا بوون لە زیندانەکان کەوتن ئەشکەنجە کران و زۆریان ئاوارەی هەندەران بوون زۆریان ئەعدام کران و لە خاوەرانەکانە ئیمڕۆ دایک و کەس و کارەکانیانە بینین گوڵە بن لەوێ دایدەنن و ئەمانە توانیان بە جۆرێ هیوا و هومیدێک بدەن بە بزوتنەوەی کرێکاری بە بزوتنەوەی ژنان بە خوارەوەی کۆمەلگا کە ئەرێ ئەم چەپە ئەمە چەپ نییە ئەمە باڵێکە لە نظامی سەرمایهداری لایەکە لە ناسیۆنالیزمی ئێرانی بەڵام فەرقیە لەگەڵ ڕەوتی ڕزگاری لەگەڵ مبارزەی زێتە سەرمایهداری هەموو ئەمانە. ئەم چەپە بە جۆرێک ئەم مەسیریە تێی کرد تاکۆنێ گەیشتە سەدحەیە کە کۆماری ئیسلامی انتخاباتی ئەرێیانەی بەرگوزار کرد لە ئاوا هەلومەرجێکە حتممەوە بیستوتانە یا خوێندوتانەوە کۆمەڵا ئەم کۆمەڵەیە کە ئێمە ئەمڕۆ هەمانە یەکێ لەو هێزە مەیدانی گەلە بوو وتی کە لە مقابلی کۆماری ئیسلامیەوە وێستا لە مقابلی ئەم نوعە چەپە ناسیۆنالیستەوە وێستا بانگەشەیەکی تری کرد و نوعێکی تر لە سوسیالیزمی لە جامعەکە پەرەپێدا بەهۆیەن پێداگریە و گەڵاڵەکردنی لەواقع مەسایلەکان و ڕوونکردنەوەی ڕەوتی ڕووداوەکان بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان ڕێینەی بە جمهوری ئیسلامیدا و ئەمە بوو بە پەیوانەیەک کە دواتر چەپ و کۆمونیستەکان لە سەدحەی ئێران ماڵیان لەسەر کردەوە. جارێکتر لە جاران ئەم ڕەوتە ئەم نگاه لە جامعە مەحبوب و خۆشەویست لەواقع لەم بحرانە تێپەر بوو عبوری کرد. ئێمە هاتینە ساڵەکان دواتر بەهۆی بلەخرە فروپاشی بلوکی شەرق چەپ و سوسیالیستەکان بەخاتر تەبلیغاتێکی ئەمپریالیستی و جەهانی و لە ئاکامی هەلومەرجێکی ئاوا بەرەی چەپ و بەرەی کۆمونیستەکان تووشی بحران بوون و ئەحزابێک کە بوون بە جۆرێ لە جۆرەکان متەلاشی بوون انشعابگەلێکی نەخوازرا و لە بەرەی چەپ لە بەرەی سوسیالیستەکان ڕوویدا. ئەمانە هەمووی لەواقع هێز و وزەی لە ئێمە سندەوە و بە جۆرێک فەرقەگەراییەک لە ناو خەڵکا دروست کرد بە جۆرێک ناومیدی و پەراکەندگی لە ناو جوڵانەوەی کرێکاری و لە ناو جوڵانەوەی ژنانە دروست کرد. بەڵام وەزیەتێک کە ئێستا هاتووەتە ئاراوە لە چەند ساڵی ڕابردووە تاکۆنە ئێستا ئێمە بژانەوەیەک لە عەرسەی لەواقع عەرسەی خەباتی کرێکاری لە بزوتنەوەی ژن ژیان ئازادیە بەرەو ئەملا ئەبێنین کە سوسیالیستەکان و کۆمونیستەکان ئەمجارە خەریک بژانەوەیەکن ئەمجارە خەریکن دەرس لەم ڕابردووە وەرەگرن خەریکن
بە جۆرێکی تر تێڕوانینیان هەیە بۆ ڕەوتی ڕووداوەکان، بۆ یەکگرتووی، بۆ تەشەکڵیابی، بۆ هەموو ئەمانە. ئێستا لە هەلومەرجێکی ئاوا کە هاتووەتە ئاراوە، جەریانێکی وەکو کۆمەڵا حزبێکی کۆمۆنیستی بە نەزەر من دەبێت تەکیەگاکەی زیاتر لە جاران وزەدان بەم بزوتنەوە گەلە بێ کە لە مەقابڵ شەڕەوە، لە مەقابڵ کۆماری ئیسلامیەوە، لە مەقابڵ ئەم لایە لە چەپ محور مقاومەتی چەپی ناسیۆنالیست و بێستن و ئەما توانێ ڕەوتی ئەم ڕووداوگەلە لەواقع شەفافتر بکە بۆەوە کە بتوانن هەنگاوێکی جدیتر هەڵگرن. حەزبگەلێک بە نەزەر من ڕێکخراوە گەلێک کە وەکو یەک بیرەکەنەوە یا ئەوەکە ماحەڵ بە لەحاز ئیستراتیژیکەوە ئاوا ئەختلافێکی ئەوتویان لەگەڵ یەک نییە، بە نەزەر من کاتی خۆیەتی هاوکاریەکانی ئەمانە چڕوپڕتر بێتەوە. ئەمە ئەتوانێ وزە ببەخشی هەم بە ئەم جەریانە سوسیالیست و کۆمونیستانە و هەم لە ڕێگەی ئەمانەوە توانێت وزە بەخش بێ، هیوا بەخش بێ بە ڕەوتی ڕووداوەکان ناو کۆمەلگای ئێران و کوردستان. بە نەزەر من ئەمن نقطە ئەتفێکی تاریخیە، جەریانێکی وەکو کۆمەڵا توانێت دەوری کاریگەر بگێڕێ لەم دەورانە، چۆن ئەمڕۆ نیشانی داوەکە لەم نقطە ئەتفە تاریخیە کە کام بەرژەوەندی، کام نگاه، کام سیاست، کام جەهەتگیری ئەتوانێ خەڵکی ئێران لەم بوحرانە بە کەمترین هەزینە نەجات بە. هێزێکە بەر بە شەڕەگرێ، هێزێکە لە مقابڵی بحرانێکی نەخوازراوە مۆزوع ئەگرێ و تەکیەگاکەی خەڵکە و وزا بەخشی بەوانە، ئەم هێزە ئەتوانێ ئەوان ڕێکخراوترکە، تەوەجوی فرەتر بکە بەم تەشەکڵگەلەی کە ئێستا ئەمان لەسەری قساکەن و ئەمانە ئەبێ بە داهاتووی دواڕۆژی کۆمەلگای ئێران و کوردستان. بڵێ هاوڕستیق دەست خۆش بێ بۆ قسە و باسەکانە. بە پێی کاتی بەرنامەکە من پرسیارەکانم تەواو بوو. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە. منیش سپاسی ئێوەی عزیز دەکەم. جارێکی تر ماندوو نەبن. سڵاوە نێرم جارێکی تر بوو بینەران و بوو بیسەرانتان. هیوام سەرکەوتنی ئێوە و خەڵکی کرێکار و زەحمەتکێشە. هیوادارم بەرەی سوسیالیستەکان هەرچی زۆرتر خۆیان ڕێکخراوترکەن و خەڵکی ئێران و کوردستان لەم بوحرانە کە هاتوۆتە ئاراوە لە قۆناغێکی کەم هەزینە و بێدەردیسەرەوە بیان گواستنەوە بۆ قۆناغێکی دیکە کە ئێمە بەدەستی ئەم قەید و بەندەوە کە پێوە ناڵینە نەجاتمان بێ و هەر بژین. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز، گەشتینە کۆتایی بەرنامەکەمان. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون.